وەک چۆن تەخت و دەسەڵاتی ئەوان نەما ئەوەش بە زووی نامینی. قل أبالله وآياته ورسوله تستهزئون لا تعتذروا اليوم قد كفرتم. حكمي الشرعي أو كسانەی کە پۆستەراتی دینی دەدڕێنن یان ئاەت و ئەحادیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم یان ئاەتی قورئانی پیرۆز دەدڕێنن چەند حکمێکی هەیە. ئەگەر دەسەڵاتداران ئەو شتە بکەن ئەوە هەمان ئەو ئیشەیە کە کیسرا و پاشای ڕۆمەکان کە نامەی پێغەمبەریان لە بۆ چوو صلی الله علیه و سلم دەیاندڕاند و فڕیان دەدا، ئەوە ئەگەر ڕازینە خۆیان وەکوان تەشبیه بکەن ئەوە خەتەرێکی زۆر گەورەی و ماڵوێرانیە بۆوان، وەک چۆن تەخت و دەسەڵاتی ئەوان نەما ئەوەش بە زووی نامینی. ئەگەر خەڵکێک دەیکا وەکو دژایەتی دینی خوا حەدیثەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم دەدڕێنی لەو ڕۆژە مبارەکاندا لەو مانگە پیرۆزەدا، لەو مانگەی کە شانازی پێ دەکەین و کەیف خۆشی خۆمان دەردەبڕین بە لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم و کۆمەڵی دادگەری شوای کردووە. ئەوە لە ئاەتی 65 سوورەتی تەوبەدا خوای گەورە فەرمێ قل أبالله وآياته ورسوله تستهزئون لا تعتذروا اليوم قد كفرتم. گەمەکردن و یاریکردن و سوکاتیکردن بە ناوی خوا بە ناوی پێغەمبەر صلی الله علیه و سلم یاخود بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئاەتی قورئان بە یەک لە پیرۆزی و ثەوابتی ئیسلام، خوای گەورە فەرمێ هیچ عوزران مەینۆ لە ڕۆژی قیامەتە، ئەوە کافر بوونە. ئینسانش کە کافر بوو ئەوە پەنا بە خوای گەورە، ئەوە دژمنایەتی لەگەڵ خوا ڕاگەیاندووە.